دەنگی گەل دەنگی هەر چوارپارچەی کوردستانە. باش بیسەرانی هێژە لە ناوەندی هەواڵەکانی ڕادیۆ دەنگی گەل کەشتی هەواڵەکانی ئەمڕۆتان پێشکەش دەکەین. بۆ دووەم جارە فڕۆکە جەنگیەکانی دەوڵەتی داگیرکەری تورک بە چڕی بردومانی دەڤەری برادۆست دەکەن و لە سنووری پارێزگای هەولێر ببوورن. هاوکات بە گوێرەی سەرچاوە هەرێمیەکان تەنێکی نامۆ لە ئاسمانی شارەدەی قەسری لە سنووری باڵەکایەتی بینراوە کە بەرەو سنووری باڵەیان و چیای قەندیل ڕۆشتووە. تەنەکە لە فڕۆکە چووە و ڕووناکیەکی زۆری بووە. داگیرکاریەکانی دەوڵەتی تورک بۆ سەر خاکی باشووری کوردستان بە هاوکاری پەدەکە بەردەوامە. ئەمەش بووە بە هۆکاری نیگەرانی گەل بە گشتی و چینی ڕۆشنبیران بە تایبەت سەبارەت بە بەرفراوانبوونی داگیرکاریەکانی دەوڵەتی تورک ڕۆشنبیران ئاوا دەدوێن. بازی شکستیە ناوە بەڕاستی لە چەندین لایانی ترەوە هەوڵەدا لە لایانی ڕاگەیاندنەوە لە لایانی ڕێکەوتنی ناوەکیەوە بەڕاستی لە ناوخۆی خۆمانەکە ڕێکەوت نەکرێ بەداخەوە کە لە لایانی سیاسی هەرێمی کوردستانیش ڕێخۆشکەری بۆ کرێت لە هەموو ڕوویەکەوە لە ڕووی ڕاگەیاندن لە ڕووی سەربازی لە ڕووی ڕێبە خۆشکردنی فیزیکی لە هەموو ڕوویەکەوە لە ڕووی لۆجستی هەموو ڕووەکانەوە ڕێ بۆ خۆشەکە بەداخەوە لە ئێستا شاکەوتونەتە کرۆکی بابەتەکەوە و ئەمەش نیگەرانیەکی لای هاوڵاتیان دروست کردووە گوندنشینەکان چۆڵێکن لە ڕاستیا چۆڵکردنی ناوچەکانی هەرێمی کوردستان بەرە و شارەکان بەرە و شوێنەکانی ترەمە بە واتای بچووکبوونەوەی جوگرافیایی ئەمە دێت و فراوانبوونی جوگرافیایی داگیرکاری ئەوان دێت بەڕاستی و ئەمەش بەداخەوە هۆکارەکەی ئەوەیە کە لایەنێکی سیاسی بە دیاری کراوی لە هەرێمی کوردستانە ڕێکەوتنی کردووە لەگەڵیان ڕاستە ڕێکەوتنەکە شتێکی ئەعلان نییە بەڵام هەمومانەی بینین و ئێمە پێمان خۆشە بەڕاستی ئەم ڕێکەوتنە کە ئەگەر ڕێکەوتن کراوە کە ئێمە دڵنیان لێ ئاشکرا بکرێ بۆ ڕای لایەن داگیرکەرانەوە میلەتی کورد بووە وەخت لە ناو مێژووە غەدرێکی گەورە بین بەرامبەر بە کورد کراوە و بین دابشکراوە بەسەر چوار دەوڵەتە بە شێوەیەکی ناحەق و ئەوە یەکێ لەو دەوڵەتانە تورکیا لە ڕاستیە و تورکیا هیچ حرمەتێکی بۆ هیچ کلتور و زمان و ئینسانێتی کوردی دانەناوە بە درێژایی مێژوو چەوسان وێتەوە و ئەمە ئەم داگیرکاری دەوڵەتی تورکیا ئەگەر تەماشا بکەین هەر لە ناو دەوڵەتی تورکیا ئەم چەوسانەوەی ڕوونادا و دەوڵەتی تورکیا هەموو میلەتی کورد لە دەرەوەی خۆشی بە دژمنی خۆی ئەزانێ ئەگەر تێبینی بکەین لە ساڵانی ڕابردووە دەوڵەتی تورکی بە هەموو هێزی خۆیەوە بە چەکی قەدەغەکراوە هێرشی کردە سەر کوردەکان لە سووریایە لە ڕاستیە و بە بەردەوام بە درێژایی ئەم ساڵانی ڕابردوو ئەبینین بە هێرشی قەدەغەکرا و هێرشەکاتە سەر کوردەکان لە قەندیل و چەکی قەدەغەکرا و بەکارەهێنێ. بەرگری شارستانی سلێمانی ڕایگەیان ئاگرێکی گەورە لە سنووری گوندی تەگەرانی دەڤەری شارباژێڕی سنووری پارێزگای سلێمانی کەوتوتەوە و تا ئێستاش کنترۆڵ نەکراوە. هەروەها زانراوە بەهۆی ئاگرەکەوە ڕێژەیەکی زۆر پوش و پاوان و ڕەز و باخی هاوڵاتیان سوتاوە و زەرەری مادی بە هاوڵاتیانی گوندەکە و زیانی زۆر بە ژینگەی ناوچەکە گەیشتووە. لە ئێستادا تیمەکانی بەرگری شارستانی سلێمانی و هاوڵاتیان سەرقاڵی کۆنترۆڵکردنی ئاگرەکەن. هەروەها هەر لە باشوور بەهۆی بێدەنگی عێراق و چاوساغی پەدەکە دەوڵەتی داگیرکەری تورک بەردەوامە لە هێرش و داگیرکاریەکانی بۆ سەر باشووری کوردستان و پێشمەرگە دێرینەکانی گەرمیانیش دەڵێن پەدەکە خاکەکەمان ڕادەستی تورکیا دەکات و دەڵێن عێراق بەرپرسیاری یەکەمە لە دۆخەکە و پێویستە بێتە دەنگ. لە ئامانجەکان کە هاوتەری بە ڕەنگە لەگەڵ عێراق و ئێرانیش کە بۆ لە قاڵبدانی قەواری هەرێمی کوردستان و لە ناوبردنی قەواری هەرێمی کوردستان
بۆیە ئەم جۆرە لەشکرکێشیانە کە سنووری وڵاتێک دەبرێت پێش هەموو شتێ ئەرکی حکوومەتی عێراقیە لەسەر ئەم بابەتە بێتە جواب. چکە حکوومەتی عێراقی بەرپرسیاری یەکەمە تورکیا حلفی ناتۆیە. ئێمە ئەبواە دیفاعمان بدایە لەو پەکە ئەو پەکە سەرکەوتوو بواە و ملەتی کوردیش چاکو هەمی حەسابی بۆ کردە حتا عێراقی حەسابی عێراقی بە نسبەتەوەوە هەزار کەڕێ تورکیا بێتە ناو عێراق و عێراق پێی خۆش لەبەرەوەی کورد هین بێتەوە کورد بێتەوە کورد وڵاتی بەدەستەوە نەمێنێ شوێنی بەدەستەوە نەمێنێ هیچ لێدوانێ هیچ شتێکی نەوێ دەربارەی تورکیا. چالاکوان و ڕۆشنبیرانی کەرکووک هۆشداری دەدەن لە ڕێکنەکەوتن لەسەر پێکێنانی حکوومەتی خۆجێی و دەڵێن بەردەوامبوونی ئەم دۆخە خزمەت بە نەیارانی کەرکووک دەکات لە ئێستا بارودۆخی شارەکە بەرەو ناسەقامگیری هەنگاو دەنێت بۆیە دەبێت لایەنە براوەکانی هەڵبژاردن بەرژەوەندی خاڵک لە بەرچاو بگرن و حکوومەتی خۆجێی پێک بێنن. دەستگای هەواڵگری عێراق بڵاوی کردەوە لە ئەنجامی دوو ئۆپەراسیۆندا توانراوە 7 بازرگانی مادەی هۆشبەر دەستگیر بکرێن کە 5 لەو بازرگانانە لە بەغدای پایتەخت بوون و 2 بازرگانەکەی دیکەش لە پارێزگای نەجەف بوون. ئەوەش خراوەتە ڕوو لە کاتی دەستگیرکردنی ئەو بازرگانانەدا بڕێکی زۆر حەبی مادەی هۆشبەر و چەکی سووک دەستیان بەسەرداگیراوە و لە ئێستاشدا ڕادستی لایەنە پەیوەندیدارەکان کراون. هەر لە مژارەدا وەزارەتی ناوخۆی عێراق لەبارەی دامەزراندنی ناوەندێک بۆ ڕوبەڕووبوونەوەی بازرگانی کردن بە مادەی هۆشبەر و دەستگیرکردنی سەدان بەکارهێنەر و بازرگانی مادەی هۆشبەر ڕاگەیاندراوێکی بڵاو کردەوە و ئاماژە بەوە کراوە ژمارەی ئەو مادە هۆشبەرانەی لە سەرەتای ئەمساڵەوە دەستیان بەسەرداگیراوە نزیکەی 2 تۆن و 20 کیلوگرام بووە و کە لە جۆرەکانی حەشیش و کریستاڵ و چەند جۆرێکی دیکە بوون. هەروەها نزیکەی 8,000 بەکارهێنەر و بازرگانی مادەی هۆشبەریش دەستگیر کراون. ئەوەش خراوەتە ڕوو عێراق بە وڵاتێکی ترانزیتی مادە هۆشبەرەکان دادەنرێت. حکوومەتی وڵاتەکەیان استراتیژی ڕوبەڕووبوونەوەی مادە هۆشبەرەکانی پەسەند کردووە و توانراوە سەرکەوتن بەدەست بهێنرێت. لەم ئەمڕۆ لە بارگای سەرەکی تەفگەری ئازادی لە شاری سلێمانی شاندێکی ژنانی باکووری کوردستان کە لە چەند پەرلەمانتارێکی پارتی یەکسانی و دیموکراسی گەلاندەم پارتی و تەفگەری ژنانی ئازاد تەژە ئاپێک دێن سەردانی تەفگەری ئازادی کۆمەڵگەی کوردستانیان کردو لەلایەن تارا حوسێن هاوسەرۆکی گشتی تەفگەری ئازادی پێشوازیان لێکرا. ئەرمانجا هەبدیتنامە ئیرۆ ئەبدەمک درێژە لەسەر کەسایەتە بەرێز ئۆژاڵان و بجیواکێ تەمامی بەلابوویە تەجریدە گران بەردەوام دکە 25 ساڵ ئەف تەجرید پێ نابەر لەسەر بەرێز ئۆژاڵان ئەما 41 مەهە تو ئاگاهیش بەرێز ئۆژاڵان نایستاندن نە مالبات نە پارێزەر نەنجی هەیەت و سیاسی نکارن هەبدیتن پێک بینن مژارامە سەرەکە ئایەک ئازادیە بەرێز ئۆژاڵان چارەسەرکردنە پسکرێکا کورد ئادیژێ چار بەشێ کوردستانێدا ئازادیە گەلێک کورد و هەمبەری بێ داگیرکریە یەک سەر دەنگ بلندکردن ji bo wê jî herî girînkekîtiya netewî gelek Kurd e me her ne hevdîtina xwe jî vê got em zanin civak pêwîstî pê digire me kîja rêxistinê hevdîtin kirî bersiv yek bû îro lazim gom yekîtiya xwe xurt û ava bikin û li hemberî vê dagirkiriyê deng bi hevre deng bilind bikin hewlêk heye çi wilata zilhêzekan çi NATO چ دەوڵەتانی داگیرکەری ناوچەکە و بە تایبەتی تر دەوڵەتی تورکیا ئامانجیانە بۆ 100 ساڵی داهاتوو گەلی کورد بەبێ ستاتۆ بمێنێتەوە گەلی کورد بەبێ دەستکەوت بمێنێتەوە ئەو دەستکەوتیشی کە هەیەی لە دەستی بدات. ناوەندی بە بەڵگەکردنی پێشلکاریەکانی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا راپۆرتی مانگی تەموزی ئەو کەسانی بڵاوکردەوە کە لەلایەن سوپای داگیرکەری تورک و چەتەکانیەوە لە ئافرین ڕفێنراون. لە راپۆرتەکەدا وتراوە لە مانگی تەموزدا 28 هاوڵاتی ڕفێنراون. هەروەها دیاری کراوە کە چەتەکان لە بەرامبەر ئازادکردنی هاوڵاتیەکان داوای باجیان کردووە. لە راپۆرتەکەدا دەستنیشان کراوە چەتەکانی ئەحراڵ شەرقیە لە 2 تەموز لە شاری ئافرین هەڵیان کوتاوەتە سەر ماڵان و 7 هاوڵاتیان ڕفاندووە.
میدیاکانی ڕۆژاوای کوردستان بڵاویان کردەوە شتەکانی دەوڵەتی تورک ئاگریان لە گوندی دەروێژ لە سنووری کانتۆنی عەفرین بەرداوە و بەهۆیەوە ناوچەیەکی فراوان لە شاخ و سەوزایی سوتاون دەشڵێن بۆ ماوەی 7 ڕۆژە بە بەردەوامی ئەو چەتانە ئاگر لە ناوچە جیاوازەکانی عەفرین بەردەدەن و تا ئێستا بەهۆیانەوە 9 گوند زەرمەند بوون. جێگەی ئاماژەیە سوپای داگیرکەری تورک و چەتەکانی زیاتر لە 391,900 دارایی دارستانەکانی سنووری عەفرینیان بڕیوە و سوتاندووە. هەروەها 12,000 هکتار زەوی کشتتوکاڵی لە ماوەی ئەو 6 ساڵی کانتۆنی عەفرین داگیرکراون و سوتێنراون. لە بەرەبیانی ئەمڕۆ لە شاری وان هەڵیان کوتاوەتە سەر زۆرێک لە ماڵی هاوڵاتیان و بەهۆیەوە زۆر کەس دەستگیر کراون. هاوسەرۆکانی پارتی یەکسانی و دموکراسی گەل وەیسی دیلکچی و گۆشتن کورد لە ناو دەستگیرکراوەکاندا بوون. هۆکاری دەست بەسەرکردنی ئەو کەسانە هێشتا نەزانراوە. ئیشکگیری هێزەکانی ڕەنج و ئاشتی و دیموکراسی لە گۆڕەپانی شیشخانەی بیوغڵ و لە ئێستانبول دژی دەست بە سەرڕاگررتنی شارەوانی جولەمێرگ 48 ڕۆژە بەردەوامە. لە چالاکیەکەدا پانکارت و دروشمەکان دژی دانانی قەیوم و دەست بە سەرڕاگررتنی شارەوانی جولەمێرگ بەرزکرانەوە. هاوسەرۆکی دەمپارتی بیوغڵ و محەممەد سدیق یەڵماز ڕایگەیان هەڵ دەدەن هەڵپەڕکێ قەدەغە بکەن. جەختی کردەوە و دژی سیاسەتی قەیوم و هێرشەکانی دەسەڵاتی ئاکەپە و مەهەپە یەکدەگرین و تێکۆشان مەزن دەکەین. پاشان دژی گرتنی هاوڵاتیان بە بۆنەی ئەنجامدانی هەڵپەڕکێ بەشداربووانی ئیشگیریەکە هەڵپەڕکیان ئەنجامدا. بڕیارە ئەمڕۆ مەسعود پزیشکیان سەرۆکۆماری هەڵبژێردراوی ئێران لە پارلەمانی وڵاتەکەی سوێندی سەرۆکایەتی بخوات. بە گوێرەی میدیا ناوخۆیەکانی ئێران زیاتر لە 70 شاند و بەرپرسی بیانی کە پێکاتون لە سەرۆک و سەرۆکوێزیرانی وڵاتانی جیاواز، سەرۆکی پەرلەمانی وڵاتان و بەرپرسانی باڵا و دیپلۆماتکاران ئامادەی سوێن خواردنەکە دەبن. ئەمە لە کاتێکدایە ڕۆژی یەکشەمبە 28 تەمووز ڕێوڕسمی دەست بەکاربوونی سەرۆکی نوێ بەڕێوەچوو تیایدا خامنەی مەسعود پزیشکیانی بۆ پێکهێنانی کابینەکەی ڕاستبارد. 5 تەمووزی 2024 لە خۆلی دووەمی 14 خۆلی سەرۆکایەتی ئێران مەسعود پزیشکیان بربژێری ڕەفۆرم خوازەکان توانی بەدەستهێنانی زیاتر لە 16 ملیۆن دەنگ ببێتە نوێم سەرۆکۆماری ئێران. ئیسرائیل کاتس وەزیری دەرەوەی ئیسرائیل وەڵامی هێرشەکانی ڕەجەب تەیۆب ئەردۆغان دەداتەوە و دەڵێ ئەردۆغان لەسەر هەمان ڕێگای سەدام حوسێن دەڕوات و هەڕەشەی هێرشکردنە سەر ئیسرائیل دەکات. کاتس بانگەوازی ئەوەی کرد تورکیا لە ناتۆ دوور بخرێتەوە، گوتیشی با ئەردۆغان بیر بکاتەوە لە عێراق چی ڕوویداوە و چۆن کۆتایی هات. کاتس وتی سەبارەت بە دەربڕینە هەڕەشە ئامێزەکانی سەرۆکۆماری تورکیا لەگەڵ دیپلۆماتکارانی ئەندامی ناتۆ چاوپێککەوتنی کردووە و وێڕای شەرمەزارکردنی تورکیا داواکراوە تورکیا لە هاوپەیمانێتی ناتۆ دوور بخرێتەوە. ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکۆماری تورکیا و سەرۆکی گشتی ئاک پارتی لە میانی کۆبوونەوەیەک لەگەڵ ڕێخستنەکانی پارتەکەی لە پارێزگای ڕیزە لە باکووری تورکیا ڕایگەیاند بوو هاوشێوەی چوونە نێو قەرەباغ و لیبیا دەتوانن ئەوە دژی ئیسرائیلیش ئەنجام بدەن و هیچ هۆکارێک نییە کە هێز نەنێرنە ناو خاکی ئیسرائیلەوە. دوایین هەواڵ نیگەرانی لە کەمبوونەوەی خواست لەسەر نەوتی خاو باڵێک شاندووە بەسەر بازاڕی نەوتدا. هەر بۆیە نرخی نەوت ئەمڕۆ لە کەمترین ئاستەکانی حوت هەفتەی ڕابردوو مامەڵی پێوە دەکرێت. نرخی نەوتی برێنت ئەمڕۆ سێشەممە بۆ کەمتر لە $80 دابەزی. یەک بەرمیلی نەوت بە $79 و 36 سنت مامەڵی پێوەکرا. نرخی نەوتی سووکی تێکزازی ئەمریکاش بۆ $76 دابەزی. کۆمەڵێک ئاماری پێویست بە ئابووری چین بازاڕی نەوتیان بەهیوا کردووە. چالاکی پیشەسازی لە چین بۆ سێم مانگی یەک لە دوای یەک لە مانگی حوتدا دابەزیەوە. بازرگانانی نەو چاوەڕێی کۆبوونەوەی ئەم هەفتەیەی سەرکردەکانی پارتی کۆمۆنیستی دەسەڵاتدار لە چین دەکەن بۆ ئەوەی بزانن ئایا چارەیەک بۆ سسبوونەوەی ئابووری ئەو وڵاتە دەدۆزنەوە.